بله بیناران و پرسه که هنوکیه گرینگش بر کوجماره که گلک یازیده یا کمپانیان کرینو فروتنه معامله کرنه هنه کمپانیان سرکی هنه به هزاران فرع عنوان لهم باجارو که نهرما کردستان ایدی به حتی لگوندان جیابن ایدی اف فتوایا لسر چه بنماهات که در کرینگلو میوانه که میه هجایه برئیس دکتور حسن پشدری بریاردار جواتا بلندا فتوای لهرما کردستان کل هوليريد گلمه دکتور صلاوت لبه هەڵبەتە ئەو بریارانەیە کە ئێستا خوێندم کە بەرزتان دەرتان کردووە لەسەر چ بنەمایەک بووە ئایا بوتان دەرکەوتووە کە فعلا لە هەندێک کۆمپانیا ناڕوونی هەیە لە کڕین لە فرۆتن لە مامەلەکردن شێوازی وەکیل ئیش و کارەکانی بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلاة لجنابشتان صلاة لبینەرانی تەلەڤیزۆنی کوردستان 24 زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیدا ئەم فتوایە دوای ئەوە هات کە خەڵکێکی زۆر لە هاوڵاتیان و لە خاوەنکار و بزنس و کۆمپانیا و لقەکان و کێشە و گرفتی زۆریان توش بوو لە پای پابەند نەبوونی خەڵکێکی زۆر بە شەرع و بە یاساوە بۆیە دوای ئەوەی کە ئەو کێشانە هەندێکیان هاتنە بەردەم ئەنجومەنی باڵای فتوا و لقەکانی فتوا لە سەرانسەری کوردستان بۆیە ئەنجومەنی باڵای فتوای هەرێم بە پێویستی زانی هەندێک داڕشتە و یاسای شەرعی ڕوون کاتەوە بۆ کۆمپانیایەکان و بۆ لقەکانیان و بۆ هاوڵاتیانی بەڕێز لە دوای ئەوە هات ئەو فتوایە بله جناب دکتۆر پێمان خۆشە لە بەرەوە خۆ دەزانی بە سەدان کۆمپانیا هەیە وەکوتم بە هەزاران لقیان هەیە خەلکێکی زۆر لە کوردستانە بێگومان لە ڕێ ئەو کۆمپانیا کڕن و فرۆشتن دەکات بە هەموو شتێکەوە خانوبەرە بێت ئۆتۆمبیل بێ ئەگەر زیاتر تەوزیحکەی بەڵێ خۆی ئەو فتوایە لە چەندین داڕشتە پێک هاتووە بە کورتەکەی هەندێکیان جەنابەت باست کرد یەکەمیان ئەوەیە کە وەکالەی گشتی بریکاری گشتی ئەمە کارێکی ناپەسەندە لە ڕووی شەرعەوە و لە دەقەکانی شەریعەتیشدا هاتووە ئەمە دەقێکی قەدیمە لە شەریعەتدا ناتوانانی تۆ کەسێک بڵێ هەرچی وەکیلی من لە هەرچی بچووک و گەورەی ژیانمە ئەمە زۆر زۆر خەتەرە و پێچەوانەی شەرعە چونکە ناڕوونی زۆر دروست دەبێ و هەروەها بۆمان دەرکەوت دوای ئەوەی کە هەندێک وەکیل هەندێک ڕێزم هەیە بۆ برا محامیەکان زاریوە هەبووە حاڵەتی واش ڕوویداوە کە وەکالە عامەیەکیان بۆ کردوون وەکالە عامە کە دیاری نەکراوە چ بەشێکی ئەچووکە وەکالە عامە هەموو شتەکانی ژیانی ئینسانی تێدایە دەتین دەبینین تەجاوز کراوە جاریوایە لەسەر حقوقی هاوڵاتی جاریوە کابرا مەبەستی یەک شت بۆ لەناو ئەو وەکالە عامەیە کە چی چون شتی کەشیان جێبەجێ کردوە یان وەکیلەکانی کۆمپانیایەکان ئەوانەی کە لە نووسینگەی خانوبەرە و کۆمپانیا گەورەکانی خانوبەرە جاری وایە کەسێک کراوەتە وەکیل تەجاوزی سەلاحیاتی خۆی کردووە نەیان گوتوە لە چ ڕوویەکەوتۆ وەکیلی جا ئەوە ناڕوونی غەڕار هەڵخەڵەتاندن فرتوفێڵی زۆر زار لێ دروست دەبێت بۆیە ئەمە یەکێک بۆ لەوەی کە لە داڕشتەکان کە باس کراوە لە فتوایەکەدا و هەروەها لە فتوایەکەدا باسی بابەتێکی کەی گرنگ کراوە کە ئێستا زۆر بەربڵاوە کە ئەویش کۆمپانیەکانی خانوبەرە یان سەیارە کە کاتێک خانوویەک گیان سیارەیە گیان کاڵایەک دەفرۆشن مەرجی ئەوڵ لە سەرتاوە مەرجێک دادنێن ئەوەی پەشیمان بۆ دەبێت 50 وەرەقە بهێنێ ئەوەی پەشیمان بۆ ئەوەی دوای هەفتەیەک پەشیمان بۆ دەبێت ئەوەندە پارە بهێنێ ئەمەش پێچەوانی دەقەکانی شەریعەتە و یاسا شەرعیەکانە پێویستە ئینسانی موسڵمان هاوکار بێ بۆ یەکتری ئەگەر قیمەتی شتەکە لە بازاردانە بەزی بوو و ئەو کەسە زەرمەند نەدەبوو لە پەشیمان بوونەوەکە وا باشە وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی کردووە و ئامۆژگاریمان دەکات دەفەرمێ هەر کەسێک من ئەقال نادما بەیعەتەه ئەقال الله عثرەته هەر کەسێک ئەو کەسەی لە کڕین و مامەڵەکەی پەشیمان بووە پەشیمان بوونەکەی لێ قبوڵ کرد خوای گەورە گوناه و تاوانەکانی دەبورێ و لە گوناه و تاوانەکانی خۆش دەبێ یعنی ئەمە کارێکی ئینسانی و جوانە زۆر جار هەیە ئینسان کارێک دەکات جاری وایە کارەکەی بەڕاستی پەشیمان دەبێتەوە لی ئەمە لە کاتێکدایە کە جاری وا هەیە خەڵک ئەوەی بەڵێ بەڵێ هەڵبەتە ئەوەی تۆتی کەفیل ئەو لە کاتێکدایە زۆر جار جەنابی دکتۆر ببوورە زۆر جار خۆم بەرنامەی مەیدانیم کردووە شقە هەبووە چەند جار فروشراوە کابرا پارە داوەوە و تێوە شقەی تۆ چوتەوێ سێرێکی کەسێکی دیتیایە هەر خەریک بوو شەڕی لەگەڵ کەوتی کاکەوە شقەی من ئەنی چەند دەست کردین و فروشتن پێکراوە بەبێ ئەوە لێ پێی بزانێم کەواتە لەم چارچوەیە
بەپێی ئەو بڕیارەی بەڕێستان ئەو فتوای بەڕێستان وەکیل ئەرکی چییە کە بۆ ئەی خەڵک تووشی کێشە نەبێ ئەرکە دیاری کراوەکانی بەڵێ ئەوەش بابەتێکی کەیە ئەوەش بابەتێکی کێ لە فتوایەکەمان کە دەبێت کۆمپانیا سەرەکیەکان سەلاحیەتی لقەکانیان دیاری بکەن و دەبێت پێیان بگوترێت تا چەند ئێوە بۆتان هەیە ئەم کارانە بکەن یاسایەکانیان دیار بێ لقەکان بە هیچ شێوەیەک بۆیان نییە شوقەیەک 4-5 کەڕەت بفرۆشن کۆمپانیاکان 4-5 کەڕەت شوقەیەک بفرۆشن ئەوە حرامە ئەوە شتێکی زۆر ئاشکرایە بەڵام ئەوەی کێشەی گەورەیە جاری وا هەیە لقەکانیش کۆمپانیای سەرەکی جاری وایە ئاگدار دەکەنەوە کە کۆمپانیای سەرەکی ئاگدار کرایەوە لەو مامەڵەی دووەم و سێم و پێویستە متابعە بکات پێویستە لقی سەرەکی یان کۆمپانیای سەرەکی متابعەی تەواو وردی هەبێ بۆ کاروباری کۆمپانیایەکانی و هەروەها لقەکانی عفوان و هەروەها لقەکانیش نابێت لە چوارچەوەی سەلاحیەتی خۆیان کار بکەن و فرۆشتنەوەی شوقا بە 2 دەست و 3 دەست و بێ ئەوەی ئەمە شتێکی حرامە ئەوە پێچەوانی شەرع و زۆر ڕوون و ئاشکرایە ئەوەش بەشێکی کە بوو لە فتوایەکەمان و هەر لە چوارچەوەی ئەو بابەتە ئێمە باسی ئەوەمان کردووە کە ئەگەر کێشە دروست بێ لە بینی لقی سەرەکی کۆمپانیایەکان لەگەڵ بەشی سەرەکی کۆمپانیای سەرەکی لەگەڵ لقەکانی پێویستە ئەو کاتە گوێ لە یەک تەرەفیان نەگیرێ دەبێ وەکو دادگا گوێ لە هەردووگیان دەگرێ یان شەرع کە دێنە لای شەرع و لیزنە فتوایەکان پێویستە هەردوو تەرەفەکان ئامادە بن شاهیدەکانیان ئامادە بن جاری وا هەیە هاوڵاتیە کە دێ شوقەکەی 2-3 فرۆشراوە دەبێت لەگەڵ لقی کۆمپانیاکە ئامادە بێت لە بەردەمی شەرع و لە بەردەمی یاسا ئەنجا کێشەکەی یەکلا دەبێتەوە چونکە ئەمە ملابەساتی هەیە جاری وا هەیە حاڵەتی هەیە بۆیە بە یەکی تەرەف فتوای شەرعی یان حکمی شەرعی یان حتا یاسا و قانونیش ڕوون نابێتەوە. بەڵێ جەنابێت دکتۆر ئەمە پرسێکی گرنگە هەر لە ڕابطە بێگومان پێم خۆشە بە بادینیش بڵێم تەماشەوانێژاوە کە جەنابێ دکتۆر حەسەن دەبێژە لە گۆر بریارە فتوای کاتکە دەرکردن هەر هاوڵاتێک دچیت عەردێکی بکریت خانیەیەکی شوقەکە بکریت پارەکی لێوەرگرندانی لێ دەمەک و پەشیمانی پێویستە پارەی خۆر بێتە بەگەڕاندن نەک جێ بێتە حیجزکردن کەواتە جەنابی دکتۆرە کەرێمە باسی پرسێکی دی بکەن هەڵبەتە زۆر جار فڕۆشیار یان کریار لە کۆمپانیەکان کە شتێک بە خەڵک دەفرۆشن کۆژمێکی پارە لێوەردەگرن بە ناوی بوو چیە بوو ئێدی شاگردانەیە بەر ناوێک بێت ئەنی پارێکی زیادە لێوەردەگرن گەل ئەیجار زۆری شەڕێژەکەی بێگومان بۆ ئەمە چتان کردووە بەڵێ ئەمەش دیاردەیەکی کەی ناشەرعیە لە کۆمپانیایەکانی خانوبەرە جاری وایە لە کۆمپانیایەکانی سیارات و ئەوانە بۆ تا عادەتێکی ناشرین کەسێک کە دەچێت سیارەیەک دەکڕێ ئەوە پارەی دەڵاڵی و پارەی مەسەلەن نووسنگەکە و وەسڵەکەی عەقدەکەی لێوەردەگرن دوایش دەڵێن دەبێنە ئەوەندە پارێ ئەو مەبلەغەش بۆ چایچی وەکو ئێمە متابعەشمان کردووە و پێمان گەیشتۆتەوە پارەکە نادرێتە چایچیەکان خۆ ئەگەر پارەکە بدرێتە چایچی بە هەر حاڵ دەکرێت بەس نابێ بە زۆر و زەخت بێ کابرا جاری وایە چایەکیشی نەخواردۆتەوە 50,000 لێ دەستێنن 100,000 لێ دەستێنن 25,000 لێ دەستێنن وەڵا ئەوە بۆ چایچی دوایش سەیر دەکەن چکە پارەکان زۆرە نایدەنە چایچی فەقیریش جا ئەمە کارێکی ناشەرعیە کارێکی نادروستە و حرامە و غەصب الحەیایە خواردنی ماڵی مسلمانانە بەبێ بەرامبەر و خوای تەعالا لە قورئانی پیرۆزدا نەهی لەوە کردووە ئەکل ئەموال الناس بالباطل ئەوە بە هیچ شێوەیەک نابێ و المأخوذی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ المأخوذ حیاء كالمأخوذ غصبا أو كما قال دەفەرمێ ئەوەی کە لە شەرما وەردەگیرێت وەک وایە بە غەصب وەرگیرا بێت پێی دەوتێ غەصب الحەیا یعنی تۆ پێت عیبە جاری وایە کە دەڵێ ئەوە چایتیانەش بێنێ یان دەڵێ جاری وایە دەڵێ شاگردانش بێنێ شاگردێک لەوێ ئیش دەکا تۆ بە زۆر لێت بستێنن خۆش نییە قەینا بە خوایشتی خۆت بە ئارەزووی خۆت بێ ئەوەی کە زۆرت لێ بکە تۆ حەزت لێ یارمەتیەکی شاگردەکە بدەی ئەوە شتێکی ئاساییە و خێریشە و چاکەیە لەگەڵ ئەو شاگردە دەیکەی بەڵام کە بوو بە زەخت و بوو بە ڕەسمیات لەسەرت ئەوە حرام دەبێت بەڵێ بەهیوام سەرنجی تۆ بۆ ئەو خاوەن کۆمپانیەکان بگەشت بێت کە ئەمە فتوایەکە بێگومان لەلایەن ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستانەوە دەرکراوە بەڕێز دکتۆر حەسەن پشدەری بڕیاردەرێ جڤاتە بڵندا فتوای لە هەرێما کوردستانی لە هەولێری گەلمە بوو گەلێک سوپاس